عزیزان اینجا مادام ئێستا لە وەرزی بەهارین و کاتی ئەم گژوگیا بەهاریانەیە بۆیە گرنگە کە ورتر قسە لەسەر بابەتەکان بکەین بۆی کە بزانین ئاخۆ ئەم گژوگیا بەهاریانە چ سوودێکی تەندروستیان هەیە و هەروەها لەنێو ئەو شوێنانەی کە دەرمانی گژوگیاکانی کە ئەفرۆشتێت تا چەند ئەم گژوگیا بەهاریانە بە تایبەتر وەکو دەرمان ئەدرێت بە هاوڵاتیان و هەروەها ئەمانە چۆن بۆ نمونە دۆزراونەتەوە کە بۆ نمونە وەکو پارێزە بۆ دەرمانی گورچیلە بەکارهاتوو ئەمە تا چەند ڕاستە اینجا بەوردی ئێمە لە لای ئاریەوە هەندێک قسەمان لەسەر ئەوە کرد کە ئەم گژوگیا بەهاریانە چ سوودێکیان هەیە بۆ تەندروستی بەڵام ئەمڕۆ ورتر لەم بەشەیە لە ڕێگای کەسێکەوە کە شارەزای هەیە لە بواری گژوگیاکان بە شێوازێکی گشتی ئەویش زۆر بەڕێز کاک ئەحمەد فیردەوسە ئەو وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە و هەروە بە ورتر پێمانەڵە کە ئەم گژوگیانە چ سوودێکی تەندروستیان هەیە کاک ئەحمەد بەخێر بێ بەخێر بێ سەرچاوان کاک ئەحمەد ئاریش ناوبەناو لەگەڵمانابێ لێەوە ئەو خەریکی دروستکردنی ئەو گژوگیا بەهاریانەیە بە شێوازێکی گشتی بۆم باسکە کاک ئەحمەد با بزانین ئەم گژوگیا بەهاریانەی کە ئێستا بوونیان هەیە چ سوودێکی تەندروستیان هەیە بەگشتی سپاسی جەناب دەکەم سپاسی بەنامە جوانشتانەکەم بەخێر بێ زۆر سپاس دەکەم گژوگیای بەهارەی وەکو معلومە لای جەنابتان لە قەدیمەوە لە کۆنەوە وا بڵێن کوردەواری خۆمان زۆر پەنای بلورە گژوگیا بەهارەکانەوە لەبەرەوەی بۆ لەو سەردەمەیە با بڵێن خەڵکی زۆر ئەیناڵان بەدەست کۆڵۆن و بەدەست با بڵێن قەبزێەوە باشە ڕیخۆڵی وشک بوو ئەو خواردنە نەبوو کە بیخوا دایمە ڕیشاڵی زۆر بێت و بەبەردەوام مەسەلەن ڕیخۆڵەکانی نەرموشل بێ هەڵا سات چیە کرد مەسەن جایەکیە دۆزیە و تاقیە کردەوە لەسەر ڕیخۆڵە ئایا ڕیخۆڵی ئیسراحەتی پێکە مەعیدەی ئیسراحەتی پێکە بۆیە مەسەلەن بۆ نمونە ئێستا جێلاخە باشە جای جێلاخە ئەوەی ئاری ئەستاگە خەریکێتی بڵێ جێلاخە بەهایەکی خۆراکی زۆر زۆری تایە سەرشاری مەسەلەن فیتامینێکی زۆری تایە کانزایەکی باشی تایە ڤایبەری تایە کاک ئەحمەد کە ئەم هەموو ڤیتامین و کانزایە لەناو ئەم گژوگیا بەهاریانەیە هەیە گرنگە کە شێوازی ئامادەکردنی کەشی بە شێوازێک بێت کە لە دەستی نایە چۆن شێوازە دروستەکەی بواری کە ئێمە بڵێن کە ئیسفادی سوودێکی لێ بینێ لە بواری تەندروستیەوە بە شێوەی لە ئاوە ئاوی گەرمە ئایا دەمێت لە ئاوا داینێ مەسەلەن مقدارێ بکاتە ئاوی گەرم و دەدەقەیەک دانی لە ئاوی گەرم دوای دەست کاتە خواردنی و ئاوەکەشی بخاتەوە یان کەمی بیکوڵێنێ ئەو شێوازە زۆر ئیسفادی لێکە وەکو کە شێوازی بکاتە چێشت و یان سووری کاتەوە باشە اینجا ئێستا بەوردی پێمان بڵێ گێلاخە چ سوودێکیە کاک ئەحمەد سوودەکانی جێلاخە لەو جیانەیە کە تاموم هینێکی سێژێکی زۆر خۆشی هەیە لە چێشتا ئەگەر لێن درێ لە چێشتا سوودەکانی ڕیشاڵێکی زۆری تایە ڤایبەری زۆری تایە سوودەکانی بۆ ڕیخۆڵە بۆ مەعیدە خواردنێکی سووکە عەزیەتی مەعیدە لایە تێگەی بۆوانەی کە نەخۆشە درێژخایەنەکانیان هەیە زۆر بە سوودە بیخۆن کۆنتڕۆڵ یەکات وەکو شەکرە وەکو زەخت بڵێ واتە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی درێژخایەنەکانی زۆر زەرورە بیخۆن ئێستا لەم کاتەیە واتان دوو ئەم مانگەی ترکات ئەم چەند مانگەی گەبەهارە بەڵێوانی کە زەختیانەیە شەکریانەیە یان کۆڵۆنیانەیە پەنابەرخوێنیانەیە بڵێ زۆر بە سوودە بیخۆن بەڵێ جیا دەرمانە بەهارەکان کاک ئەحمەد باست لە جێلاخە و لە هەندێک خواردنی ترکرد کە لە کۆنەوە لە کوردەواریە تاقی کراوەتەوە وانە یعنی ئەما کرێ بڵێن وەکو توێژینەوەی زانستی تەماشایکەین کورد چەند ساڵە تاقی کردوەوە هیچ مەترسینیان هیچ مەترسیەکی نییە خواردنەکەشی زۆر سروشتە بەعکسە تۆ ئێستا بۆ نمونە مانجێکی ڕەمەزان تۆ بە ڕۆژووە بوویت لەو کاتی 14 ساعتە کە بە ڕۆژووە بیت چەندی ئیسراحەتەکەی مەعیدە ڕیخۆڵە سەریاشات مێشکرد وتمەوەی کە ئەمانە خواردوایەوە هەست بە ئارامیەکە بەڵێ تاکید بڵێ ئارامبەخشێکی ڕێژەی ئارامبەخشێکی زۆر بە قوتی چاکیتایە هەر نەفسیان کە سێری ئەو گژوجار سەوزە جواناکەی نییە وە خۆ مرتاحەبی هەر ئامادەکردنەکەشی من بڵێ ئەوەش بۆ خۆی دەورێکی کە بەدەستی خۆت مەسەن پاچێکە یان بچی لەو دەشتە بەدەستی خۆ بیکەیت بیجنی و بێنیت و بیشۆیت و بیکەی بە چێشتیان سووریکەیت و یان بیکوڵێنیەوە تام و چێژێکی خاصیە ئەم مێشکە مەشغوڵە بێ بەو سەوزە جایەوە لە هەمان کاتا چێژێکی لێبینی لەبەرەوە بەدەستی خۆ ئامادە کردو شتێکش لە سروشتەوە هێنا سروشتی باشە باست لە گێلاخە کرد با واز لە گێلاخە بینین بەوردی باست کرد کە چ سوودێکی تەندروستی و شێوازی ئامادەکردنەکەشی بە چ شێوازێک بێت یەکێکتر لەو خواردنانی کە لە بەهارە ئێمە بە تامەزوی چاوەڕێیەکەین کە بێت
ئەویش کنگرە کنگر، کاک ئەحمەد باسێکیەوەمان بۆ کە بابزانین کنگەر چ سوودێکی هەیە کنگر لە نیعمەتێکی خوایە. پێکاتەکەیە چی هەیە و ئەوەندە کنگر نیعمەتێکی خوایە هەڵبەت هەرچی ڤیتامین و هەرچی با بڵێن کانزا و هەرچی مادەی ئاسن و مادە هەرچی شتێکی لە کنگرا هەیە. کنگر لەو ئەو خۆراکێکی تەواوە، کنگر پرۆتینێکی تەواوە، کنگر حسابی گۆشتی بۆ بکە. یعنی کنگر زۆر 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 بە سوودە. باشە کنگر جۆری لێنانی زۆری خەڵک مەسەلەن کە لێنە یان سوورێ کاتەوە یانی کاتێک کنگر ماسی لە ناو ڕۆن و پیازە بۆ نەزەر دیەکات و لە ڕۆن و پیازە سووری بەڵێ ئەوە بۆ چێژ لە تامەکەیە بەڵام وەکو سوود بێ کنگر بیکوڵێنە بەس شێوەی کوڵانێکی زۆر ناکە بگاتە دەرەزیە و داڕزێت و هیچ سوودێکی شارمێن نیمە کوڵانێ بیکوڵێنە خاستمغانەی کە پستی خوێنیان هەیە بۆوانەی کە چەوریان هەیە چەوری سیانیان هەیە چەوری زگەریان هەیە ئەمانە بە شێوەی کوڵانیەکی کەم و دانشم بیخۆنەوە ئاوەکەی نابێ بیڕێژی ئەو سوودێک کە هەر بڵێم نیۆی سوودەکە لە ئاوەکەی هەیە ئەوە دەبوو بخرێتەوە کە ئەوە خواردەوە گورچیلە پاکاتەوە لە ئیرتیاب لە ڕەمز. باشە اینجا کاک ئەحمەد بۆ نمونە کنگر و هەندێک بابەتی تر بنە گۆزروان و ئەمانە لە ناو چەقی زەویە بەڕاستی زۆر یعنی تەنانە بستێ دوو بست لە ژێر خاکەکەەوە تۆ دەریانەهێنی تو دروستە بن. اینجا من شتێکم بیستۆڵەن ئەو خواردانەی کە ئاوا زۆر لە ناو قوڵایی زەویە دروستە بن پێکاتەکەیان پێکاتەیەکی سەحراویە سوودی زۆر زۆرە چ زانیاریەک هەیە لەسەر ئەم بابەتانە وەکو معلومی جەنابتانە کە مەسەلەن ئەو بارانە کە ئەبارێ ئەو زەویە کە دێ تێرە بێ ئەو بارانە بۆ خۆی ئەو ئاوە زۆر بابەتی با بڵێن ڤیتامینات و با بڵێن بابەتی ئاسن و بابەتی مەوادی معدنی وە زۆر شتیتایە ئەو زەویە کاڵێمژێ ئەو ڕێگایەکای خوا هەرچی سوود هەیە لەو ئاوایە ڕایەکێشێ بۆ خۆی سوودی ئاوەکە سوودی زەویەکە ئەو ڕۆکە هەڵێبژێ واتە ئەو ڕۆکانی کە ئاوا لە قوڵای زەویە دروستە بن ئەوانە بە سوودتەوانی پڕ ڤیتامینتر ئەوانی کە ڕێکیان هەیە ئەوانی کە باس بستێ بۆ خوارد لە زەویە مەسەن سێرەکەی هەڵێقەنی و دەریەکانی ئەوە سوودی زیاتر هەیە. ئەحمەد شتێکم خوێندەوەڵێ هەموو مرۆڤایەتی لە 20 سانتیمەتری زەوی ئەخۆن واتە 20 سانتیمەتری زەوی زۆرترین بەرهەمی کشتتوکاڵی بەیان خودت بەرهەمی ئۆرگانی ئایا بە ئێمە توانین ژیان بەردامی پێ ئەمانە خۆ لە ڕوبەری هەر 20 سانتیمیان 10 سانتیمەتر بەڵێ کەمیان هەیە کە لەسەر نزیک من لە مەسەن ڕێگەکانی بیاجنا زۆربیان ڕێکەکانیان زۆر چێتە بستێ بەخوارەوە. باش کاک ئەحمەد بەپێی شارەزایی جەنابەت لە ڕۆژ کوردەواریەکانە منەڵم جێی کوردەواری چکە ناگەڵین جێی دەرمانی چکە تا سەر نەسەنمێنراوە گلەیەکشمان کرد لە سەرەتای بەڕێگە وتمان بەڕاستی کاری ناوەندە تەندروستیەکانە توێژینەوە بکەن لەسەر ئەم بابەتە بۆ نمونە کەسێکەڵە باڕێزە بۆ گورچیلە باشە ئەخەت چۆن بۆ چۆنی بخورێت چۆن نەخورێوانیە لە کوردەواریە زانیمانە چۆن ئەخڵێ بەڵام بۆی بزانین سوودەکەی 100% بگەوە لە ناو جا کوردەوارەکانە پلەبەندی هەیە بۆ باشتر و باشترین و خراپتری تایە شتەکەی نای خراپ بێ کاکاری جان خۆی هەموو ئەم جا بەهارانە هەر هەمووی بۆ سوود هەر هەمووی سوودی هەیە ڕاست بەڵام لێرەیە چی فەرقەکە بۆ نمونە ئێستاکە پیشۆک کوردەواری خۆمانە پیشۆک لە ژێری لە ژێر زەویا کە دەریەکان ئەو پیشۆکە با بڵێن هەنیە خەواسی خۆی هەیە جیاوازیە لەگەڵ مەسەڵەن با بڵێن بەڕێزەیە ئەو پیشۆکە کالیسیۆمی زۆرە بۆ ئێستان باشەوانی کە بەتەمەن ئەژنۆیان هیلاکە بە دەردی ئەژنۆ هینەکەن پیشۆک بخۆن پیشۆک کالیسیۆمیکی زۆری بەڕێزە ئەم بەڕێزەیە ئێستا کە جەناب لێداناوە ئاوێکی زۆر ڕاکێشێ بۆ خۆی هەر بۆ خۆ بیکوڵێنە و بیخۆوانێ سەرەکەی هەستەکەی ئەفوو زیاترە چیتە ینی میزێنە دەبێ بەڵێتەکە ئاوێکی زۆر ڕاکێشێ گورچیلە و پاکاتەوە گورچیلە ئەکاتەوە ئیشکردن و ئیشێکی زیاتری پێکە و گورچیلە پاکاتەوە میزڵان پاکاتەوە لە قوم لە ئیلتیاب هەیە ڕۆکێکەیە کە کەس نەتوانێت بیخوا نەک کەس نەتوانێت بیخوا بۆ جۆرێک لە بڵێن فلانە نەخۆشی هەیە ڕەنگە نەتوانێت ئەو ڕۆکە بەکاربێنە شتی وا هەیە ئەمانە جا دەرمانەکان هەموو کەس توانێ بیخوا تەنانە یەک با بڵێن ئەوانی کە ئافرەتی دووجانن مەسەن کەمترە توان بەکاری بێنن لەبەر احتیمال لە زەرەریان پێ بگەنێ ئەجناوەکو زەرەری نییە بە هیچ شێوەیەک بۆ گەورە لە بۆ مناڵ هەموو کەس توانی بیخوا هەمووشمان خواردومانە لە مناڵەوە خەریجی خواردنی تۆڵەکە و جێلاخە و گەبڵە و کنگری هەممانی خۆین جا باسی زەردی شت کرد من ئەم جارە کنگر بە زەردکردن ناکەم
ڕاستەخۆ ڕۆن و پیازی بۆ داخەکەم و بەورکراوی سووریەکەینەوە ئەمە شێوازێکی تازە تام و چێش بڵێ زۆر تاموجێژێکی زۆر تایبەتی بەڵام وەکو فەرمو بەردەوامەکانە وەکو ئەگەر سوودی لێ بینی کنگر دەبێت بیکوڵێنین و بەڵێ بە شێوازی سوودی لێ نبینین سوودی بەڵام ئەو ڕۆنە و ئەو هینانێک کە مەرحەلا ناچێتە سەرەوە نەختێ لە سوودەکانی یەکەمەکان باشە اینجا من بابەتێکم خوێنەوە لەسەر کنگرەڵێ بۆ کۆلسترۆل زۆر بە سوودە ئەو کەسانەی کە کۆلسترۆلیان بەرزە ئەتوانن سوود لە خواردنی کنگر وەرگرن بەڵێ بەو شێوە کە پێتانم بیکوڵانیەکی کەم بیخۆن و ئاوەکەشی بخۆنەوە باشە چه سوودێکی هەیە بۆ جگەر کنگەر کاک ئەحمەد کنگر وەکو پێم بۆ هەموو شتێ چاکە کنگر یعنی بێوێنەیە بۆ هەموو نەخۆشیەکان بۆ هەموو سپۆرس حتی ئامتۆی ساکە بۆ نمونە وەکومان لە مانجێکا تۆ بە ڕۆژوەبی هەست بە هینێکی ئیسراحەتێکی زۆرەکەی لەو مانگەیە تۆ لەم مانگەی شاکەیە ساک جیا دەرمانیەکان هەیە هەڵسەنگاندنێ بکە بۆ خۆ یەک هەفتەك جا دەرمانی بخۆ نانی بەیانی چیە خۆی بخۆ کێشەمان نیە نیمەڕۆ ئێوارە بۆن من نیمەڕۆ کنگر بخۆ ئێوارە تۆڵەکە بخۆ باشە تۆ وەکو کەسێکی شارەزا لە بواری گژوگیاکانە کەسێک کە بێت بۆ لای تۆ چ گرفتێکی هەبێ پێشنیاری ئەوەی بۆکەی بڵێ بڕۆ کنگر بخۆ ئەم فەسڵە تا کاتی کنگرە بەردەوام سەرقاڵی خواردنی کنگر بێ یاخود زۆرترین ژەمەکانە با کنگر بێ بەڵێ ئەوانەی کە لاوازن ئەوانی بێتاقەتن باش نییە ئەتوان کنگر بخۆنەوە ڤیتامینێکی باشی تایە پرۆتینێکی باشی تایە تااقەتێکی باشیان هاتێ ئەوانەی کە مەسەلە مەشاکلی کۆڵۆن و مائیدەیان هەیە مەشاکلی هەنێ خواردنیان هەیە سێرەکە بە بەردەوام برنجوش لە شتانە خۆن نیمەڕۆ ئێوارە هەست بە قورسیەکی لەشەکەم بە کنگر بخۆ لەشی سووکە بێ خوێنی پاکاتەوە ڕنگ و ڕووی دەموچاوی ئەگۆڕێ لەبەرەوەی ئەو هینە پستانە کە بەردەوام لە خواردنە قورسەکانە هەیە لە کنگران نییە کنگر بە عکسەوە ئەو شتە پیسانە هەڵەمژێ لە لەش باش دەرێکاتە دەرەوە جابۆیە بۆ سحات زۆر باشە باشە اینجا کاک ئەحمەد هیچ ئێستا کە وەرزی بەهارە و بە فرێشی کنگر بەردەستە زۆری نەمان لەبەر خۆشی تامەکەی و لەبەر ئەوەی کە سوودی تەندروستی زۆرەوەکو بەڕایزت باسی لێوە کرد زۆر کات هەڵیەگرین بۆ ماوەی دوور و درێژ لە ناو بەفرگرەکانمانە بوونی ئەبێت کە هەڵی ئەگریت و زەردی ئەەکەیت و بە زەردکراوی هەڵیەگری دواترکەی خۆی ئەو سوودانەیە توانین لەوە هەموو شتێ بە سروشتی سوودی خۆی لە ساسەیە کە هەڵەگرت گۆڕانکاریەکەوێت لە دەرەجە هینێکی پلەیەکی گەرمایی یان سەرمایەکی زۆرە بڕانکاریەکەوێ هەڵبەت لە سا شەستی ڕاستوودەکانی شتێکی کەشێ وڵا کاک ئەحمەد کوردەواری خۆمان هەمیشە ترش و هێلکە و ئەم بابەتانە تێکەڵی ئەم بابەتاناکەن ئەوانە لە بەهاکی کەم ناکاتەوە بەعکسۆ یاتەنا بۆستانی لەوەی خۆش ترشە سماق ڤیتامینێکی سی زۆری تایە زۆر بە سوودە هێلکەکە شەروا بێتەوە زۆر سوودی هەیە ئەگەر بکرێ بە شلەیەک و ئەوانەشی دەکرێت عکسەوە زۆر بە تامیشە بێ و سوودیشی زیاتر مەزانی تەنها لەبەر تام بەکاری بە سوودیشی زۆرە بێ بەو شێوازە گەر بکرێ باشە کاک ئەحمەد بە لەسەر کنگەر هیچی تر نەماوە کە قسەی لەسەرکەین بۆی ئەوەی کە گرنگ بێ قسەمان لەسەر باسمان لە پارێزە کرد من و ئاری لەوێەوە زۆر باز لەوە کرێت کە بۆ گورچیلە زۆر بەسوودە اینجا تۆ پێمان بڵێ بۆ چ کێشەیەکی گورچیلە باڕێزە گرنگە و هەروەها چۆن بخورێت چ کاتێک بخورێ خۆش لەگەڵ ئاریە کەمێک تاوتوی ئەوەتان کردوتت بۆیە باڕێزە بەسوودە چونکە واد لێ کاکە توێنی بێ و ئاو زۆر بخۆیتەوە گورچیلە پاک بکاتەوە بۆ چ گرفتێکی گورچیلە بەسوودە ئەمە بەڕێزە هەر لە کۆنەوە خەڵکی بۆ بەکارێنەوە سێرەکە ئازارێکی گورچیلە هەیە توشیلتیابێک بۆ لە سەرماوە تووشیلتیابێک بۆ بازە خواردنێکی مەسەلەن بەقوت بۆ تووشیلتیابی گورچیلەی کردووە ڕێژەیەکی ڕەملی لا دروست کردووە ئەم بەڕێزێک کە کوڵانێ خواردەوە پاکسازیەکە بەڵێ بە کوڵایی دەبێت بیخۆیت و ئەفو میزیێنە دەبێت گورچیلە و پاکاتەوە ڕێژەیەکی ئاوی زیاترە خۆیتەوە کە خواردەوە بە زەختێک ئەدا ئەهێنێتە سەر گورچیلە ئەو ئاوە گورچیلە پاکاتەوە باشە کاک ئەحمەد کە کوڵانت و زەردەکرێ بێ بەس ئاوەکەی بخورێتەوە بەس ئاوەکەی خۆیتەوە جیاکەی لایەتەوە ئەی زۆر کەسەیە ئەم باڕێزەی وەکو سەوزە بەکارێنێت وەکو سەوزەش ئەخورێ هەڵبەت ئەو سوودەی ئەبێت سوودیە بێ بەڵام لە کوڵانە سوودی زیاترە بێ خێرای ئاوەکە هەڵمژینی خێراترە بێت خێرایی شەکە لە لەشە لە گورچیلەیە وەکو خواردنی شەوک و سەوزا خوێ ڤیتامین و کانزا و شتی خۆی هەیە بەڵام وەکو بۆ بابەتی گورچیلە بەکار بێت
بۆ پاکسازی توانی هەڵیگری کە کوڵانت بۆ ماوەی چەندێک هەڵگردنی نییە بەڵام بەتوانی وشکی کردەوە بیشێت و وشکی کردەوە هەڵیگری مەسەن بۆ ئەم کاتە بۆ هاوین با بڵێن بەڵێستانی بە وشکراوی بەکاری بێنی بڵێ ئستم پرسیارە لەسەر تۆڵەکە بکەم تۆڵەکە باسمان کرد لەگەڵانێ وڵاتی کە سەرقاڵی دانانی شتەکان بووین زۆر کەس ئەڵێ سرم پێی ئێشێ کاتێک و کوڵە هیچ شتێکی لێو بابەتە هەیە تۆڵەکە بە عکسەوە ئارام بەخشە کاکە ئارام بەخشە کاکەریجان ئارام بەخشە و وە گوڵەکەی زۆر بەسوودە بۆ سەریێشە گوڵی تۆڵەکە گوڵی تۆڵەکە بەڵێ بۆ سەریێشە پێگا و دەنجێکی بچووکی هەیە تۆڵەکە لەو جانەیە کە سوودی هەیە بۆ پێست کە سوودی هەیە بۆ قش بیکوڵێنە جوان ئەوەکەی لە قژە بە ڕەونەقیاتی وانەی قژیان هیلاکە لە بۆیە و لەوانەیە قش خاوەکاتەوە قژ نەرمەکاتەوە بۆ پێست بۆوانەی کە زیبکانیە توان وەکو ماسک بیکوڵێن وەکو ماسک بەکاری بێن لە شوێنی زیبکەکان ئالاینێن من بابەتێکم خوێنەوە کاک ئەحمەد لەویا باسیەوەیە کرد تۆڵەکە بۆ زیادکردنی شیری دایکیش بە سوودە وایە بۆش بە سوودە بەڵێ هەڵبەت تۆڵەکە جۆری کوڵانەکەی لەوە باشتر کە سوور کرێتەوە هەموو شتێ لە کوڵانە سوودی زیاترێ بێت تاکو سوور کرێتەوە تۆ کە باسیەکەی کوڵەن دێوات هەر ئاوەکەی بخورێتەوە ئاوەکەی شێتوانی بخۆی خۆشی جاکە شتانی بخۆیت جارەکەن دینچقاوێکی هەیە بۆ کۆڵۆن زۆر باشە بۆ قەبزی زۆر باشە بۆ ئێسکان باشە بۆ ئەژنۆکان باشە باشە ئەو کەسانی کە زۆر حەزیان بە خواردنی ئەم گژوگیا بەهاریانە نییە زۆر کەسەیە حەزی پێی ناکا بەڵام تۆ پێشنیاری کامیانەکەی کە ئێستا لە وەرزی بەهاراین ئەم وەرزە لە کیست خۆی نایە و ئەم گیایە لە کیست خۆی نایە بۆ ئەوەی کە جەستەیەکی تەندروستی هەبێت چ گیایەک بە گیایەکی سەحراوی تەندروست ناوە بیت تۆ لە هەموو جیاکانە وەکو گوتمان ئێستا کنگر دەرەجەیەکە بۆ دایکی هەموویەتی تا وەکو بڵێ شایی نەکانە سەوزە جیایەکانە کنگر خواردنی ئێستا دۆمەڵانەوە حەلی نییە بەڵام گرانە هەموو کەس ناتوانێت بیکڵێ بەڵام کنگرەکە کنگرەکە بەردەستەوە هەرزانەوە خۆشێتوانێت بچێت لەو دەشتە و لەو چێ و شاخ و چێوە بی بۆ خۆی بیکە بەدەستی خۆی و بێنێ و ئینیکە بەکاری بێنێ بەڵێ کنگر لە هەموو شتێک چاکترە اینجا دێتە سەر با بڵێن پەڵپینەمانێ پەڵپینە زۆر چاکە تۆڵەکە هەر زۆر چاکە ترشۆکە زۆر باشە ترشۆکەشمان هەیە ترشۆکەشمان هێناوە ترشۆکە چۆن ترشۆکە و سەوزە بۆ بەکار بێ باشە ئەمە باشە نەکوڵ درێت ترشۆکە بەخواکە ئەحمەد ئەمە من زۆر خوێ پێوە خۆ مشکلی بەڵای خوێەکە باشژینە ترشۆکە زۆر بەسوودە ڕێژەی فیتامین سی وەکو بیبەر وایە ڕێژەیەکی فیتامین سی زۆری تایە ئەمە خۆزگە هینم لا بواە بیرمان نەبوو خیار و تەماتم لا بواە بۆ زۆر خۆش بۆ زەڵاتەوە تێکەڵی زەڵاتێکی مزرێکی خۆشیاتێ پێویست بە ترشە سماقولی مۆژ ناگار خۆی ترشەکەن ناویشی لەگەڵ خۆیاتوە بە ناوی ترشۆکەوە ناندرا بە ترشەکەڵایکی ترش خۆزە خوێ پێوەکە و زەیتی زەیتون و بیخۆتاوە لە زەڵاتەیە زۆر بەسوودە بێ چ گژوگیایکی تر هەیە کاک ئەحمەد ئەو گژوگیامان زۆرە گژوگیامان زۆرە بۆ نمونە گەبڵا نەختێک کەم پێیا بێت ئەم جانە زۆری جێلاخە گەبڵە لە هەورامانە هەیە گەبڵە لەو جانەیە کە باشە گەبڵە هەر لە هەورامان هەیە زۆربەی لە هەورامانە بەڵێ لە زۆربێک جا گەبڵە لەو جانش کە پلەی گەرما و پلەی سەرماش لە هەردووشیانە تەحملی هەردووچیەکە لەو جانەیە کە زۆر ڕەنگێکی جوانی هەیە ئەڵێ ترشە سماقە لە ترشە سماقە پێڵێن فەرشی کارشان فەرشی بڵێ ئەو بەڕامی پێشووتر ئاری ئەوەی ئامادەکرد لێ تامی تاڵێکی هەیە بێ زۆر باشەستەکەم ڕێگێکی تاڵی هەیە بەڵام کە لێت نایان کوڵانەیە و شتانی نامێنێ شتانی هەر سووری کە هینە بیجنی تۆکو و زەڵاتە بەکاری بێنی تێکەڵی زەڵاتیکەی باشە کاک ئەحمەد ئەم سوودە گرنگانی کە بەڕێزت باس لێوە کرهینی گژوگیا کوردیەکان و بە تایبەتریش گژوگیا بەهاریەکان بۆ نمونە ئەمە لەناو هیچ دەرمانێکا هەیە لە لای ئەوانی کە ئەعشاب و ئەم بابەتانە دەرمانی ئەعشابە فرۆشن یاخود بە شێوازی وشکردنەوە بە چ ڕێگایەک ئێوە پێشکەشی وڵاتیان ئەوانی کە لای عتارەکانە دەستکەوێت لای گژوگیاکان دەستکەوێت بە شێوەی وشکەوە بۆ مەسەن بۆ نمونەی سا قەیتەرانیان بەڕەزا وشکەکرێتەوە وشکێکرێتەوە لەم مەوسمی بەهارەیە هەڵەگیرێ بۆ هاوین لەبەرەوەی خەڵکی خواستێکی زۆری لەسەر بۆ بابەتی گورچیلە تۆڵەکە توانی وشکیکەیتەوە هەڵیگری بەڵێ پەڵپی ناتوانانی وشکیتەوە هەڵیگری لە هاوینە وشکێکەکەنەوە بۆ زستانێک تێکەڵی ئەنێش لە و گەنمەکوتا و ئەو شتانەیەکەن زۆر شتەکان لە بەهارە یان بابچین بەرەو هاوینە وشکەکرێتەوە هەڵەگرێ بۆ زستان باشە ئەمانە مناڵ بیخوا ئاساییە زۆر ئاساییە هەموو خۆمان لە
خۆمان ناسیۆ ئەم سەوزی ژیانەمان خواردەوە بە مناڵی دایکمان بۆمانی سوورەوە کردو بەوانی کوڵانەوە خواردومانە زۆر ئاسیە زۆرش بە سوودە زۆر باشە ئاری بۆ نینە لای تۆ لەگەڵ کاک ئەحمەدە کاک ئەحمەد باچین سەرە لە ئاری بێن بابزانین ئاری گەیشتووە بەکوێ چی دروست کردووە چی کردووە کاک ئەحمەد تۆ خۆ سەر و سەودا لەگەڵ خواردن و دروستکردنی بەڵێ عتارەکان دایمە زەوقی و شتانیە چکە لەبێت تۆ خۆشە دروستێکیوە بەڵێ تاچیت کاک ئەحمەد دووبارە بەخێر بێت زۆر سواس دەکەم قسەکەی جەنابەت زۆر تەواوە ئەم بابەتانە هەتا بکۆڵێنرێ ئەوەندە بەسوودترە بەهای خۆراکی لە دەستدایە بەڵام زۆر جاریش بۆی کە هەر بێزار نەبین بێک شێواز بێک بخورێ ڕێگەی تازەش تازە تاقیکەینەوە خراپ نییە بەڵێ خۆش من بۆ خۆماوە چەند جارێک لە ماڵەوە لێمان ناوە هەن لە کۆریشەوە تەنها زەردکردنی ناوێت تەنها ڕۆن و پیازێکی بۆ داخکە وردور دیکە و لە سەراگرێکی کزا بە خۆی ئاوەکەی خۆی بیڵێنی ئاویژایەتەوە سەرەکەی داخی هەستم کرد ئەم تاوەیە بەراورد بەم هینە زۆرە تۆزێکی لێ دەرێن هەڵبەت هەڵمەکەی نەڕوا باشترێک کاگاری زووتریش خواردنانی کە جا بەهاریانە هەڵمەکەی لە هەڵمەکەی لە ناو بێنە باشتر تاچیت خەست بێتەوە باش خەست بێتەوە دوای ئاوی هەیە ئاوی خۆی کە بە ئاوی خۆی ئەکۆڵدرێ ئاوی ئیزافە ناکە خۆشی سوورە بەڵێ لە سوورشێکی هەر زۆر خۆشترێ بێت ینی فەرقی نییە هەستەکەم تقریبی هەردوو ڕێگاکە وەکو یەک وایە هەم ئەگەر زیادکردنی بەم زەرکردنە خێرە بەڵێ ئەم زەرکردنە سوود بەهای خۆراکیەکەشی لە دەست نارەوەکو تا زۆر بیکڵێن لەسەر ئاگرێکی زۆرابێ ئەمە هەر ئاوا بەم شێوازە خەڵکێکی حەزەکە هێلکەی تێبکە تشی تێبکە بەهاراتی تێبکە زۆربەی خەڵکی بەیەکەوە حەزیلێ حەزیلی بەڵام من ئاوا بەڕاستی زۆر چێژێکی تایبەتی لامێ خۆی تۆ زەرڕەقیشی ئەبێ وایە کەمێگەمێ بەزەرکردن وایە زۆر هین نییە بەزەرکردنەکەن ئەو ناوی ئەو ژووریان بێچۆنای ئەم عەفوکە ئەم کنگرە توانی تۆ نانیشی هەر بەکار نێنی لەگەڵا هەر بێنان خۆی لە بەرەوەی نییە تێر دەکا ڕێک نییە تێر دەکا توشکە ڕێژی پرۆتینێکی زۆریە وەکو گۆشت وایە گۆشتە خۆی زوو تێرشەکە هەباقێکمان بابێنەوە پرسیاریەوە بکە باسێکی کوزەڵەمان بۆ بکە کوزەڵەشە لەو سەوزە گیانەیە کە لە کوردەواری خۆمانە لە کۆنەوە زۆر بەکار هاتووە کوزەڵەش لەو سوودانی کە هەیەی ئەوانی کە شەکریانی توان زۆر بەکاری بێنن بە سوودە بۆ بەڵێ و زەبەقێکی زۆر بەخشێکی زۆر باشی تایە کوزەڵە ڕێژەیەکی تفتی و تاڵیە بێت بە زۆر ئاساییە بەڵام ئەڵێن ئەبێ زۆر باش بشۆرێتەوە شۆردنی هەموو سەوزەکان زەرورە بۆ لەبەرەوەی مەسەلەن ئەم جەوی ئێستاکە بارانە بابێنە بۆی نابێت خۆڵاویە بێت تۆزاویە بێ خۆڵەبارێ دەبێت سەوزەجیا بشۆرێتەوە هەڵبەت لە ئاوی گەرمە ڕێژەیەک لە ئاوی گەرماداینیت دەدەقە چارەکەی دوایەوە توانی بە ئاوی ساردش بیشویتەوە هەڵبەت لە ئاوی گەرمەکە پێشتر بیکەی دوای ئاوی سارد باش ئالی بابزانم ئەڵەن ئەو تاوەیە زەلو شتێکی لە ناو کوزەڵە هەیە زالوی تیاوە باشە وڵای من زۆر بە دەرفەتێزانە من بۆ خۆم کێشەم لەگەڵ شتنەوەی سەوزەیە هەیە بەخوێ هەڵم تانی سەوزەکە تێگەیە بەڵام خۆی زۆر گرنگە کاکە ئاریجان سەوزە بۆ نمونە بە ئاوی گەرم دەدەقەی لە ئاوی گەرمادانە کە دوای بیکەنا با بڵێن شتێکی گەورەترەوە ئاوی سارد کە سەری و یەک نیو پیاڵە سرکە بکە سەری سرکە هەرچی سرکە تاقیمێکی زۆر بە قوتەوەی بڵێ زۆر گەڕامەکە باشترێکە بۆ سەری ئەو تاوێ بەڵام لێنیە دەستمان نەکەوت لە ناو مەنجەڵەکەی ئامادێکی بیخێتە ناو مەنجەڵەکە ئەو خۆی چەندە خولێکی تر ئامادا بێ بەس من حەزم کرد کاک ئەحمەد تامی بکردە بەڵام ئەگەر فریانەکەوتینەوە دوای سەفەری لەگە خۆتا بیبەرە جێلاخەکەش بەخوا ماوێتی ڕێژەی کوڵان ئاگرەکەی زۆر دەبێت لەسەر ئاگرێکی کزابێ باشتر لەسەر خۆ بێ هەڵبەتەمە داری زانان خەڵکی لەسەر تیگە لەسەر دارێکی بەڵێ ئەم شتانەیە بەڵێ لەسەر خۆی ئەکوڵا ئێستا خێراتر بەسەلەن ینی خێرابێ ئەوە هەر باشە هەرچێ بێ لە هیچ باشترە کاک ئەحمەد باسی شتێکی جوانت کردوتت کە تۆ خۆ دەچیتا و دەشت و دەرە و خۆشتێکی خواردنەکان هەم دوو سوودی هەیە بەڵێ ئاخرم خواردنە خواردنی کۆمەڵایەتیشی پێڵە خواردنێکی کۆمەڵایەتی ینی هەم دیوە سەیران و گەشتەکە و لایەنە دەرونیەکە و بۆ ڕێکخاتەوە هەم دیوە تەندروستیەکەش و کابڕاستی یعنی هەموو کەسێک بۆی بێوێت دەرونێکی ئارامی هەبێت
بچێتە ئەو دەشت دەرەوە ئەو دەشت و دەرە هەڵبەت ئاو سەوزەجیا شێوەیەکی جوان ئەوە حەدیثێکی سەیرانەکان فەلسەفەی سەیرانیش ئەکرێ ئەم ڕۆکانە بەڵێ تاچید ڕۆحی مرۆڤ زیندووە کاتەوە لێ گۆشت بخۆی زۆر غەڵەتە زۆر جا مشتریەکان دێم بۆ دوکان ئەڵێ با 1000 دیان مەسەن بۆ منە بەڕێزم بەریان قەیتەران بەریان گوڵەبەی بوون مەڵێن باش تۆ چیتە سەیرانە ئەو هەموو شت خواردنەوە یاپراغ و بریانیەکەی دانشی بن و ساعت و ساعت لەسەری بۆ ناچی یەک دەدەقەی بۆ خۆنە سەوزەجیا بکەیت و بێنیتە ماڵە و شتیتەوە بە هاوین هەڵی بۆ زستان هەڵیگری ڕاستە اینجا هەر خۆی بەڕاستی نازام لەزەتی ئەو گژوگیانەی کە خۆت بەدەستی خۆت لەیەکیتەوە کاک ئەحمەد بەڕاستی لەزەتێکی تری هەیە نازامی ئەوەیە کە پێوەی هیلاکە بی تا دەستەکەوێ ئێمە خۆمان لەگەڵ ئاریە چەند جارێک ساڵانی ڕابردوو چین بۆ کنگل بەڵێ زۆر پێخۆشە ئەوە کنگریەکە با بچۆ زووبیکە مەبزان گەورەی خۆی ئەو تایبەتمەندی کوردستانی خۆمان زۆر زۆر جوانە ئەو خاکی ئێمە زۆر شتیتە هەیە لە زۆر وڵاتە دەست ناکەوێت ئێستا لە ئەوروپا لەوانەیە تۆ تەڵێکی کوزەڵە ئەوە بە دۆلاری نیابەتەوە ئەگەر هەش بێت ئەو خی گەورە ئەو نیامەتی کە یاوی پێمان لەم کوردستانی خۆمانە زۆر زۆر جیاوازە لێ وڵاتی کە دەست ناکەوێت لە تورکیا دەست ناکەوێت لە سووریا دەست ناکەوێت ئەبێت چەنەها کاتژمێر ببڕێن بۆ ئەوەی کە کیلۆیە کنگریان دەستکەوەنیە ئەگەر هەبێ و بە نرخێکی زۆر زۆر قەزی کوردستانی خۆمان لەم دەوروبەری سلێمانیا لە پشت ماڵەکەی خۆی سێرەکە زۆر جیاکانە ڕوێ تۆڵەکە لە هەر هەموو شوێنێ هەیە کڕیمان بە چەنە بیرت ماوە کیلۆی کنگر والله بیر نما بەڵام یعنی کاتە تقریبی 200,000 خۆمان 1 کیلۆ بەڵێ یعنی بزانە لێرە ئەم نیعمەتە هەیە ماشەڵڵا بەڵێ تاچید تایبەتمەندی کوردستانی خۆمان خاچی ئێمە جیاوازە لەگەڵ هەموو خاچێکە ئەو دەستەکانە خۆش بە کاک ئەحمەدیان یەک پرسیارم هەموو کۆتا پرسیار بە کاک ئەحمەد هەندێک بابەتی وشکە کرێتەوە بەڵێ ینی وشکە کرێتەوە لە وەرزی ترا ئەخورێ بوون مەبارێزەوە بزان بە وشی هەیەوانە هەمان بەهای هەیە تاچید هەمان بەهای لە ساسە بڵین هەمان بەهای نامێنێ با بڵین ببوونی ئەو ڕێژە ئەوەی کە تایەتی وشکەوە بێت ئەو ڕێژە ئەوەی کە نامێنێ لە وشکەوە بوونا بەڵام بای خۆی لە سا 6 هەمێنێ چاوەڕێکین جێلاخەکە بوانە جێجادە لێم تێکەچێ جێلاخەکەمان زەر بێ بەتاڵەتی دوایەوە ئەی پاڵێوین ڕۆن پیازێکی بۆ داخەکەین و ئەوش سوورەکەینەوە ئەمەش بێگومان چاوەڕەکەین پێ بگایت ئەمە لەسەر ئاگرێکی هێواش دایناوە بۆی بەباشی یەک تێبینیەک بۆ بینەرانی خۆشەویست ئەم سەوزەجانی کات ئەیبینن ئێستا لێرە باڵێ کنگرەکەی لێ دەرچێ ئەم سەوزەجاناتوان هەرکەس لە ماڵی خۆیان خۆی وشکی کاتەوە پێویست ناکە بچێ لە بازار بیکڕێ بۆ نمونام تۆڵەکەیە باشە پاک بیشۆوە داینی هەڵیخە لەبەر سێبەر نابێ خۆر لێوە لەبەر سێبەر و هەوایەکشی هەبێ بایەک لێیە باشە هەموو سەوزەجایە بۆ شێوەیەتوانێت بۆ خەڵێک ڕێژەیەکی باش لە ماڵەوە دانێ کاتی پێویست دەریکا بەکاری بێنێ لە سام لە سوود ئەوە باشترە لە کوڵانەکەی و خستنێ و سەلاجی لەوە باششتی زۆر نەبی ئازیزان ئێمەش بەرداوامە بین لەگەڵ ئێوەیە و ناوبەناویش هێنەوە سەرێک لە خواردنەکەی ئارەیەم بووی کە بزانین بەکوێ گەیشتۆ بەڵام لە ئێستا